وەدواتیش ئەو کەسانی کە متخصص بوون لەو بارە من لەبەرباری ئەمنی من دوانیمە لە سەدا 30 بابەتەکە ئەم لە توێژینەوەیشە بەکارهێنم هەم لە کۆمەڵایەتی بابەتێکی سیاسی و حاڵەتی ئەمنی و ئەو شتانەی لە ڕوانگەوە هەیە کەواتە تۆ ناتوانین لەو ڕوانگەوە زۆر بەشداریمان کرد لە کۆنفرانسی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کە بەڕاستی ئەم گەنجە بەڕێزانەی کە بەم کارەیە هەستابوون خەمخۆرن لە بۆ کۆمەلگایەکی تەندروستیانەوە کە پێش بەم نەهامەتی و گرفتاریانەی کە ئەمڕۆ تووشی گەنج بووە بەڕاستی کە دەیانەوێت جوانیەکانی ژیانیان لێون کە دەیانەوێ بیانگەڕێنەوە بۆ سەر ئەم ڕێگە ڕۆشنەی کە بەڕاستی بەڕەچاوڕوونیەکی یەکجار جوانیان پێدا لە بواری ڕەبوژداریدا لە بواری زانست و زانیاریدا لەوەی کە ئێستا گەنجەکانمان برا و هەڵدێر ئەبا ئەو کەسانە ئەو گەنجانی کە ئێستا ئێمان بڕۆ لەو کۆنفرانسەدا کە ڕێخەری ئەم بابەتێ بوون هەر ئەمانەشن کە خەمخۆرن لە بۆ کۆمەلگەیەکی جوان و باش و گەنجانی چاک. هیوادارم کە ئەم کۆنفرانسانە بەردەوام بێت لە نێو کۆمەلگەی ئێمەدا و ئیعلام زیاتر ئەهەمیەتی پێ بدا لەبەر ئەوەی کە لە حاڵەتەوە نەبێت بە دیاردەیەکی یەکجار گەورە کە ئەمڕۆ ئەبینن کە لە سژنەکانمان گەنجەکان بە چ شێوازێکیان لات و کە چاکسازیەکانیش بەو شێوازە نین کە چاکسازی بکەن لە بواری پەروەردەی گەنج و ئەو بابەتانەدا. ئێمە هەمومان دەزانین کردنەوەی ئەم جۆرە سیمینار و شۆپانە زۆر گرنگە بۆ شارکردنەوەی گەنجان و لاوانمان بۆ ئەوەی کە ئاگادار بن کە مادەی هۆشبەر بەکارنێنن چونکە ئەوانە لە هەموو ڕوویەکەوە دەڕوخێن. ئەمن هەفتەیەک برایانمان لە سنتەری پەرپێدان هەفتەیەکیان دیاری کردووە بەس بەڕاستیدا هەفتەیەکەمە پێویستە هەمومان هەموو چین و توێژەکان بەردەوام خەریکی ئەو کارە بین و خەریکی وشارکردنەوەی خەڵک بین بۆ ئەوەی کە خەڵک ئاگادار بێ لەم مەترسیەی کە تاک بە تاکمان کە ڕوبەڕووی دەبینەوە هیچ خێزانێک پارێزراو نییە هیچ خێزانێکمان پارێزراو نییە بۆیە پێویستە هەمومان بە ئەرکی سەرشانی خۆمان بە ئەرکی ئەخلاقی خۆمان هەڵسین بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر چونکە ئەمە ئەگەر مادەی هۆشبەر ڕوبەڕووی نەبینەوە وای لێدێ لە کۆنتترۆل دەرچێت ئەو کات لە کۆنتترۆل دەرچوو ئەو کات هەموو بەها و قیەمەکانی کۆمەلگا لە ناو دەبات. ئامادەی مادە هۆشبەرەکان بوو زۆربیان ئەو ڕێژەیە کە هەبووە ڕێژی گەنجانە هەنی ڕێژەیەکی ئێجگار گەنج جۆرانە ئێمە ئەو ئامارەمان دەستکەوتووە کە چاکسازی گەورانی سازی گەورانی ئەو چاکسازی لەداو کتێبەکەیشان ئامارەکانمان دەنیشان لە 170 بۆ 180یان لە 704 کەسیان تەمەنیان لە نێوان 18 ساڵ بۆ تەمەنی کوردستانەوە موادە خراپەکەی تەمەنی کوردستانەوە ئەوەی کە سەرف بکرێت ئەوەی کە خەڵکی کێشە موادەی نەکەیە بێگومان ئەنجامدانی پانێڵی لەم جۆرە وەک چۆن سود و کەڵکی دەبێت بۆ گەنجولاوەکانمان بە هۆشیار و بە ئاگایان دێنێتەوە لە خۆپاراستن لە توشبوون بە زۆرێک لە جۆرەکانی ئەم بەکارهێنانی ئەم مادانە بەوەی خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی و دوور بکەونەوە لە لەوانش کە بەکاردێنین بەر لەوەی سوودی لە بۆوانەری بۆ دایک و باوکانێک هەیە کە تازە منداڵەکانیان پێڕادەگەن دەچنە ناو کۆمەلگا بۆی خۆیان بپارێزن مندارەکانیان لە بەکارهێنانی ئەم جۆرە مادانە بپارێزن و تێکەڵ بە جۆرە کەسانێک نەبنکەوە ئەم مادانە بەکاردێن کارێکن لە بۆ سوتاندنی پارە و سامان و تەمەنی گەنجیان و ئاخیرەکەشی دیارە کۆتایەکەشیان بە سۆریان ئەو تا دەبێتەوە کاری نەمانی داڕوخانی داهاتویان و بەسەربردننی تەمەنی گەنجیان لە بەندیخانەکان و یا خودەوەیە بە هۆکارێک دەبێتە هۆکاری مردنێکی لەسەر خۆی تەمەنیان کە بە هۆکارێک لە هۆکارەکان دەبنە هۆکاری مردنیان جا ئەوە کاریگەری زۆر گرنگی هەیە لەسەر هۆشارکردنەوەی هەم خێزان هەم گەنجەکانمان و پاراستنیشان لە بەکارهێنانی ئەم جۆرە مادانە بەس خۆزگە ئەم جۆرە پانێڵانە لە کافتریاکان و لە کافەکاندا ئەنجام بدرابە بۆی بتواندرا بە گەنجانێکی زیاتر و زیاتر سوودیان لێوە ببینان لەبەرەوەی ئەنجامدانی ئەو پانێڵە لە بینایەکی وەک نووری حکمە لەوانەیە کاریگەری کەمتر بچکەوانەی دێنە ئەم دەستگایە بێگومان کە دوورن لە بەکارهێنانی ئەم جۆرە مادانە بەڵام ئەوانەی کە زیاتر توش دەبن گەنجانێکن کە لەو شوێنانە کاتی خۆیان زیاتر بەسەر دەبن. لە 155 ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکارێن جۆری موادی کیمیایی و جۆری سێمە جۆری یەکەم و دووەم تا ڕادەیەکەش سروشتیە جۆری مادە هۆشبەرەکان ئێمە جۆری مادە هۆشبەرەکانمان هەیە مادەی هۆشبەرمان هەیە سروشتیە نیمچە سروشتی و دەستکردەکان بە ڕێژەیەکی ئێجگار بەکارێن کۆمەڵایەتیە سێوەنە بابەتێکی سیاسی و حاڵەتی ئەمنی و شتانی لە ڕوانگەوە هەیە کەواتە تۆ ناتوانین لەو ڕوانگەوە زۆر بچیتە ناو ناوەڕێکی بابەتەکانەوە لە کۆمەڵە شوێنە من وەساوە و نەمتوانین بچمە ناو ناوەڕێکی بابەتەکەوە
بەڵام ئەوەی چیدی داخا کە زۆربەی ئەو کەسانی کە ئالوودی مادە ڕۆژبەرەکان بوون سچنەکەیشە لە شەخسازێکیشە سێژەمە خواردن بەیە ساڵێکیش دەفتەرێک قسێتە سەر حسابەکەیمە 3 ساڵ حکومی فڵان کەسم خواردووە لەسەر